گلاس هارمۆنیک یان هارمۆنیکای شوشەیی کە ئەمە ئامێرێکی مۆسیقیە لە کۆمەڵێک پەرداخی قەبارەت جیاواز پێک هاتووە کە ئەم ئامێرە لە سەرەتای دروستبوونیەوە هەتاکو ئێستاشی لەگەڵ بێ ناوبانگێکی خراپی هەبووە کاریگەری هەبووە لەسەر ئەوان وا دەڵێن خەڵک وا دەڵێ کە کاریگەری هەبووە لەسەر لایەنە دەرونیەکانی ئەوانەی کە گوێیان لە مۆسیقاکە گرتووە یاخود لەسەر لایەنی دەرونی ژەنیارەکە. لە ڤیدیۆیەکی نوێدا خاتوونی هونەرمەند و ژەنیاری بەتوانە وەک کاری هەمیشەیی خاتوو نێرگز عەزیز ڤیدیۆیەکی کردووە لەسەر ئەم ئامێرە باسی هارمۆنیکەی شوشەییمان بۆ کات باسمان لە گلاس هارمۆنیک بۆ کات و باسمان لە مێژوەکەی لە هەمان کاتدا باسی ئامێرەکە کات و باسیش لەوە کات کاریگەریە دەرونیەکەی بۆچی پێوتراوە ئەم کامێرە کاریگەری هەیە لەسەر لایەنی دەرونی هەموو کەسانی کە گوێیان لە مۆسیقاکەیە بێت یاخود ژەنیارەکە و باسیشمانەوە بۆ کات بۆچی خەڵک لەم ئامێرە ئەترسن. فەرموون بەبینەری هەندێک لەم ئامێری موسیقە دەرسێت و پێی وایە دەبێتە هۆی خەمۆکی و شێتی و نەخۆشی دەرونی. ناوی ئەم ئامێرە گلاس ئارمۆنیکە واتە شوشەی هارمۆنی لە ساڵی 1961 لەلایەن بنیامین فرانکلینەوە داهێنرا. بەهۆی دەنگە نائاسایی و سۆزداریەکەی زۆر کەس لە ئەوروپا لێی ترساون. هەندێک لە گوێگران بانگەشەی ئەوەیان کردووە کە تووشی دڵەڕاوکێ و خەونبینین و خەمۆکی و کێشەی دەمارەکان بوون. بەڵام ئایا لە ڕاستیدا ئەم ئامێرە مەترسیدار بوو؟ زانایانی ئەمڕۆ پێیان وایە کە لەو سەردەمەدا زانستی دەروونناسی و فریکوێنسی دەنگ پێشکەوتوو نەبووە، هەر بۆیە ئەم هەستانەیان بە شێتی و بە نەخۆشیە دەرونیەکان بەستۆتەوە. تیۆریەکی گرنگی دیکە کە پەیوەندی بە ژەنیارەوە هەیە لەو سەردەمەدا جۆرە مادەیەکی ژەهراوی تێکەڵ بە دروستکردنی دەفری شوشە کراوە کە کاریگەری نەرێنی لەسەر مێشک و سیستەمی دەمار دروست دەکات وەک کێشەی بیرەوەری، تەرکیز، تێکچوونی دەمار، نیشانە دەرونیەکان. هەر بۆیە موسیقژەنەکە کاتێک پەنجەکانی تەڕ دەکات و ئامێرەکە دەژەنێ لەم ڕێگەیەوە ئەم ئەسیدە یاخود ئەم مادە ژەهراویە دەگوێزرێتەوە بۆ ناو جەستەی. هەر بۆیە ئەمڕۆ هیچ بەڵگەیەکی زانستی نییە و نایسلمێنێ کە ئامێری موسیقی گلاس ئارمۆنیکە دەبێتە هۆی شێتبوون یاخود لە بیرچوونەوە، بەڵکو بە پێچەوانەوە بە سەرنج ڕاکێشترین ئامێری موسیقی مێژووی دادەنرێت و زۆربەمان لە زۆربەی فیلمەکانە گوێبیستی دەنگە خۆشەکەی بووین.